بەڵام کاتتان باش بینەرانی ڕۆژنیوز وا بڕێرە ئەمڕۆ 12 مانگی حوت دادگایکردنی بەشێک لە چاڵاکوانانی بادینان بەڕێوە دەچێتن. دانیشتنەکە ئێستا دەستی پێکردنەوەکە بریتی بوون لە نۆ چاڵاکوانی بادینان کە ئەمڕۆ چواریان دانیشتنەکە کرێتن. هەرێکێک لەوان مەسعود عەلی شێروان تاها ئەمین کارگەر عەباس عەلی بەندراو بەندەوار ئەیوب ڕەشید لێرەدا بەڕێوە دەچێتن. ئێستا دادگایکردنەکە دەستی پێکردووە لە پەرلەمانتاران کە سوکاری بەندکراون ئێستا لە ژوورەوەدا ئامادەنە. جگە لەوەش دانیشتنەکە کراوە دەتوان خەڵکی تریشەوە لەوێدا ئامادە بن. هەر دوێنێ کە سوکاری بەندکراوانی بادنان بەیاننامەیەکیان دەرکرد و داوایان لە هاوڵاتیان و چین و توێژە جیاوازیەکان کرد لە چاڵاکوانان سیاسیەکان خەڵکی یاسایی بێن بۆ بەردەم دادگا لە دانیشتنەکەدا ئامادە بن بۆ پشگیریکردن لە کەسوکارەکانیان، چونکە بەهۆی ئەوەی ئەوان لەسەر مافی گشتیوە دەرگیر کراون. پێشتر ئەوان ئەو نۆ چاڵاکوانەی بادینان دەستگیر کراون بە تۆمەتیشی خوڕیکردن بۆ ئەمریکا و بەریتانیا و سەرۆک وەزیرانی عێراق و سەرۆک کۆماری عێراقدا. ئێستا ئەوان لە ژوورەوەن پرۆسەی دەستگایکردنەوەکە دەستی پێکردووە بە گوتەی زانیاریەکانی بەپێی زانیاریەکانی ڕۆژنشکە دەستمان کەوتووە لە پارێزەرێکی گیراوانی بادنان. ئەوان چاوەڕێی موژدەی خۆشەکەن، ئەوان چون بۆ ژوورە چاوەڕێی موژدەی خۆشەکەن ئەڵێن بۆ هیوایەن کە ئەمڕۆ ئەوان ئازاد بکرێن چونکە دانیشتنێکی کراوەیە بۆ بابەتەکانی ژڕوونە. ئێستا لێرەدا ئەمڕۆ دادگایکردنەکە بەڕێوە دەچێتن بۆ نوێترین زانیاریەکان چاوتان لەسەر ڕۆژنیوز بێتن. چرکە بە چرکە ئێمە لەگەڵتان دەبین لە بەردەم دادگای دوو تێهێڵچوونەوەی هەولێر. پێشتریش دادگای تێهێڵچوونەوەی هەولێر دانیشتنی هەرێک لە چاڵاکوانانی بادینان کە بریتی بوون لە عامر خالد عەگید، فرسەت ئەحمەد سەعید، جەمال خەلیل مەجید، سلێمان کەمال سلێمان موسا ئەحمەد لە 5 مانگە دانیشتنی هەبووکەوە بە بیانووی ئەوەی کەوا یەکێک لە دادوەرە سەرەکیەکاندا لە دادگایکردنەکە یاخود لەو ڕۆژە ئامادە نەبوو. پرۆسی دادگایکردنەکە دواخرا ئەم ڕۆژە بەڕێوە نەچوو. وا بڕیارە بەیانی 13 مانگ دادگایکردنی 5 لە چاڵاکوانانی بادینان بەڕێوە بچێتن. ئەمڕۆ پرۆسی دادگایکردنی 4 لە بەندکراوانی بادینان بەڕێوە دەچێتن لە دادگای دوو تێهێڵچوونەوەی هەولێر بەڕێوە دەچێتن. ئێمەش لەگەڵیان نابین بۆ نوێترین زانیاری لە بەردەم دادگای ئێمە لەگەڵ تەندەمێت چاوتان لەسەر ڕۆژنیوز بێت.